وڵا کاکە تا ئێستا وەرمان نەگرتو ئێمە پارەی 14 15 16مان 8 ساڵە لای حکوومەتی عێراقی بوو دیارە لە پرۆژە یاسای ئاسایش خۆراک پارەکە جێگیر کرا هیچ منەتی کەسی تێدا نەما پارەی 14یان داوەتینێ 15 و 16مان ماوە دەسیمان پێ دەکەم پارەکەشمان مەوجودە لە وەزارەتی بازرگانی عێراق بەڕاستی ئەو گەندەڵی و دزیەکی لەناو وەزارەتی بازرگانی عێراقێ لە هیچ شوێنەکانیە داوا حکوومەتی کوردی خۆمان دەکەم داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بە زووترین کات بێدە سەرخەت داوا لە ماڵی مام جەلال و مەسعود بەرزانی دەکەم بە زووترین خات بێنە سەرخەت وان دەتوانەوە پارەی بمەرگن والله کەیفیان لێ بە 24 سعات وەری دەگرین فەلاح مەغدورە فەلاح زوڵم لێکراوە فەلاح زۆر داماوە ئەمە 3 ساڵ کە ساڵی 8 ساڵە و پارەیمان وەرنەگرتووە بەڕاستیت پێبرم داوا لە یەکێتی پارتی دەکەم بە زووترین کات بێنە سەرخەت ئەو پارەیمان بۆرگن نافەلاح زۆر تووڕێ هەڵوێستی توندی دەبێ بەڕاستی گۆزە پڕ بوو لێی دەڕشێ بەسە هەتا کەی کەیفیان لێ نییە کاکە گیان شتی زۆر لەوە گەورەترەیە پرۆژەی زۆر لەوە گەورەترەیە پۆست و پلەی خۆیان هەیە بۆ کورسێکی خۆیان بۆ وەزیریی خۆیان بۆ وەزارەتێکی خۆیان ناڕۆنە هۆڵی پەرلەمان لەسەری بەڕاستیت پێبرم بەڵام بۆ جوتیاری داما و جوتیاری داما و هیچ دایرەیەک هیچ دەستگایەک هیچ شتێکی بەدەستۆ نییە بایکۆتێ بکات بایکۆتەشی دایرێ بکە هەرەوەندەشی پێ دەکرێت بەڕاستیت پێبرم زوڵم لێکراوە جوتیار پەرلەمانتارمان نییە بەغدا ئێمە نوێنەرمان نییە ئێمە ڕۆژی شەموو دەچینەوە بۆ بەغدا بۆ هەموو خەتەریات و مەسرفی خۆمان بچین خۆمان بکەن لە بەردەمی بپارڕینەوە نەدانی پارەی ئێمە دەمێکە پارەماوە نەگرتووە لە 2014 15 16 14 15 16ەکەمان لە ئاسایش خۆراک جێکراوەتەوە لە ئاسایش خۆراک جێکراوەتەوە ئاسایشی خۆراک بەس تەنها بڕگەی پارەی فەلامەوە جێبەجێ بکرێ هەموو شتەکانی جێبەجێکراوە پەرلەمانی عێراق سەرۆکەی کووردە پەرلەمانی کوردی زۆرتە بۆچی لێپێچینەوە لە وەزیری بازرگایی ناکەم بڵێ بۆچی لە ئاسایشی خۆراک تەنها پارەی فەلاماوە ناکرێت هەموو جێبەجێکراوە پارەی گەنم ئارد برنج کارەبادار و بەرجێبەجێکراوە بەس تەنها پارەی ئاسایش خۆراک ماوە بڕگەی پارەی فەلاحەکە ماوە جێبەجێ نەکراوە ڕەوەڵڵا پشتمان شکا برای با من پیاوێکم نەمعاشمێنە هیچمێ کۆڵە ماڵم ناڵم بە قورئان 10 ساڵە چاوەڕێی پارەی دەکەم کاکە خوا قبوڵ ناکە بە قورئان هەر عەشایانە قسە بکەم خوا قبوڵ ناکە کاکە منیش ماڵم ناڵم برای بابم نەمعاشمێنە هیچێکم هەیە و پارەی بۆ چ ڕاجیران سەر چ ئاساس خۆمان دایا جووەکی فەلەستین دەیداینە تا ئێستا